ئەم برادەرە پرسیاری هەیە ئەگەر کەسێک مەشروب بخوا بۆ ماوەی چەند ڕۆژ و نوێژ و دوعای قبول نییە بەڕێزانم لە لای ئێمە مەشروب خۆر گوناحبارە تاوانبارە ئەو کەسەی مەشروب بخوا یان تلیاک بەکاربێنێ تاوانبار و گوناحبارە تۆبە بکە ئینشاءالله خوای گەورە لێی خۆشە بێ ئیتر زۆر تەفاسیلی پێ مەدە چەند ڕۆژ دوعاکەی قبول نییە چەند ڕۆژ نوێژەکەی قبول نییە زۆر وردی مەکەرەوە تۆ لەسەرێتی ئەو کەسەی کەوا عرەقی خواردووە لەسەرێتی ئەو دەقە کە ئەم قسەی من ئەبیسێت تۆبە بکە و پەشیمان بێتەوە ئیتر زۆر ئەگەر وردی کەیتەوە وەڵڵا ئەگەر چەند ڕۆژ دوعای قبول نییە و چەند ڕۆژ نوێژی قبول نییە ئاو وردی مەکەرەوە ئەو حەدیسانە هەڕەشەی پێغەمبەرە صلی الله علیه وسلم بۆ هەڕەشە وتراوە نەک بۆ ئەوەی تووتر نوێژ نەکەی هەر کەسێ مەشروب بخوا برای ئێمەیە هەر مەشروب خۆرەکان تلیاک خۆرەکان ئەمانە هەمووی موسڵمانن مادام ئەهلی ئیمان بن برای ئێمن ئێمە ناتوانین کەس من چیرۆکێکم خوێندەوە لەم یەک دوو ڕۆژە ئەڵێت کابرایەک ڕۆژێکیان هاتە مزگەوتەوە گەنجێک تۆبەی کرد و بڕیاری دا بێ بۆ مزگەوت بەڵام گۆرەویەکانی دانەکەند بوو نەیزانی بوو کە یعنی گۆرەوی عادەتی خەڵکی یەکەم جابێتە مزگەوت هەموو شتێک نازانی نەیزانی یعنی مەسەلەن مەمنوع و وتراوە کەس بە جۆرا بۆ نێتە ناوە ئیتر هاتە بۆ ناو مزگەوتەکەەوە یەکسەر چوو بوونە گژیا خەڵکەکە زۆر بەتوندی ئەوە توو شێتی و عەقڵت نییە و ئوسلوبێ زۆر زۆر ناشرین تو بۆ جۆرابا لە پاتە ئەمانە جۆرابەکان داکەنەوە ئیتر ئەویش فەقیرە زۆر شکابەوە جا ئەو جۆرە کەسانی کە تازە تۆباکەن دڵیشان زۆر ناسکە ئیتر ئەوان وا ئازانتر بێن بۆ مزگەوتتر هەموو شتێک لە مزگەوت تا 100% ئەوان نازان من و توش بەشەرین غەڵەتەکەین مهم ئەوەیە کە ئەم گەنجەتر تووڕە بوو بێتاقەت بوو نات بۆ مزگەوت دوای ئەوە ڕۆژێکیان ڕێیەکەوێ لە نادیەک ئەتر ئاوا تەمەن لە تووڕێ واز لە نوێ شتێری ئەمانە ڕوا بۆ نادیە ئەو کاتە کە ئەچێتە ژوورەوە دەسێدا لە بڕێ شت ئەشکێ بڕێ شوشەوەمانە لەبان مێزێکە بێ ئەدا لێ ئەشکێت و بەرەبێتە خوارەوە کابرای ئەبوو نادی دێ بۆ لای ئەڵێ هیچ نییە کوڕم هیچ نییە گشتی بێتە قوربان تو ئەمانە و زۆر ئاساییە و زۆر ئەعتیادیە و ئێستا گردیەکەمەوە ئەمانە و شوێنی بۆ دانا داهەنشێ لەبانی تر کابرا بۆ خۆی ئەو ئەیوا بۆ خۆی ئەو گەنجە جاران پیاوچاکانی ئێمە عەکسی ئەمە بوون ڕۆژێکیان یەکێک لە پیاوچاکانمان دز ئەڕواتە ماڵەکەیەوە دز ئەچێتە ماڵەکەیەوە ئەمیش خەریکی شەو نوێژیە دنیاش وەک ئێستا نەبوو گڵۆپ وەمانە خەریکی شەو نوێژوە تاریکە دزیش ئەچێتە ماڵە لە پەنجەرەیەکەوە ئەچێتە ماڵ و دەسەکا بە دزی ئەمیش ئەیبینێ بە جوانی خەریکی نوێژی شەو هیچ خۆی تێک نادە کابرا باری خۆی پاک ئەپێچێتەوە ئەو ئەوێت گوایە عەلە ئاساس بڕوا ئیتر بانگی لێەکە کە بانگی لێەکە جای ئینسان کە بترسێ جاری وایە هەردوو ئەژنۆ یشکێ ئەڵێ هەردوو ئەژنم شکیا ئیتر لە شوێن خۆیان جامە دەبێت هەرچیەکە ناتوانێت بجوولێتەوە ئیتر ئەمشەڵێ کوڕم مەترسە زۆر ئەعتیادیە مادام تۆ احتیاجی و هاتوویتە ماڵەکەی من بەس نەهاتی بۆ ماڵەکەی من زۆر زۆر ئەعتیادیە چیت خڕ کردە و کردە ناوێن ها لە خزمەت ئەمانە بەس ئیتر بێدان شە ئیسراحەتی بکە و جاور دای ئەناو بڕێ قسە وەمانە تر ئەویش ئەلەو کاتانەی کە قسەکان خەریکی قسەکردنەوەمانن بانگی بەیانیەدا ئەڵێ کوڕ من ئەچم بۆ نوێژی بەیانی تۆش بڕۆڵێ وەڵای مامۆساگیان من شتێم بۆ نوێژی بەیانی ئەڵێ کوڕم ئاخر تۆ ئەڵێ مامۆساگیان منش دێم بۆ نوێژی بەیانی بەس لەشم پاک نییە و ڕێگام ئەتر شوێنێرە ڕۆخت بشۆرە و حەمامشتینەکە و خۆی ئەشۆرە ڕۆ بۆ نوێژی بەیانی کە ئەچێ بۆ نوێژی بەیانی فەقیانە و تەلەبانەی دەوری مامۆسا ئەڵێن مامۆسا ئێمە شەوتۆمان بەجێهێڵا میوانت نەبوو ئەم میوانە چییەوە لەگەڵ خۆتا هێناوتە ئەڵێ وەڵا ئەمە شەیتان ناردی دزیمان لێکا بەس لەخوا بەزیاد بێمە توانیمان لە شەیتانی بدزین جاران پیاوچاکان خەڵکیان لە شەیتان ئەدزی بەس ئێستا شتەکان گۆڕاوە ئێمە خەڵک ڕاوەنین بەڕاستی جا ئەو کەسەی کە عەرەقخۆرە مرج نییە یعنی من ئەڵێم زۆربەی جار عەرەقخۆرەکان ئەمەنە دڵیان پاکە ئەمەنە کەسانی باشن
ئەگەر بێت و دووسی قسەیان بۆ بکەی لەوانەیە لە من و تۆ زۆر باشتر بن ئەگەر لەوانەیە باوەڕ کە هەنێکیان ئەمەنە بە ڕەحمن ئەمەنە بە بەزەین بەرامبەر بە یەتیم بەرامبەر بە بێوەژن بەرامبەر بە خەڵکی فەقیر و هەژار من عەرەخۆری وان بینیوە 20-25 ساڵە عەرەخۆرە مدمینە لە عەرەق خواردنە واللهی لەسەر ئەو جادە بە یەکۆ لە سەفەرێک کابووین ئاوا لەسەر ئەو جادە تووتکی بینی تووتکی بینی لەسەر ئەو جادە سیارە خەریک بوو لێدا ئەو سیارەی وەستانیە لە جادەیەکە سەریعیش خەتەر سیارەکەی وەستاندیە تووتک بە تووتکی ئەپەڕاوە لە جادەکە بۆ ئەوی سیارە لێیان نەدا ئەی تو خۆ براوە ئیشی کێ ئەو کابرا زۆر ئیماندار نییە توخوا بەس نقصانی هەیە شەیتان خەڵەتانوێتی ئەمە معنای ئەوە نین بێت جا من نەسیحەتی هەموو برایەکەکەم کەوا زۆر تون بمن لەگەڵ عەرەقخۆرەکانە لەگەڵ گوناحبارەکانە ئیسە گەنج وا هەیە لەوانەیە زۆر گوناحبار دیار بێ مەسەڵەن بۆ نمونە ئەگەر ڕێ بە کۆڵانە و ماتۆڕێکا بەدەستیەوە قژێکی درێژ و گڤنی لێدانا و سیارە سەریع لێ خوڕێ و یان ماتۆر سەریع لێ خوڕێ و یعنی نەوعێکە لێ ترسی ئەو گەنجە نییە باوەڕ کە جاری وا هەیە یعنی زۆر کەسێکی چاک بس ئیتر ئاوا شەیتان خەڵەتانێت ئێمانە بەس دەستیەکێکی پێ بگەیە دووسی قسەی خێری بۆ بکە حەلەوانەیە کەسێکی زۆر باش دەرچێت و تەجروبەشمان زۆرە لەسەر ئەوە لەوە دو ئەو جۆرە کەسانە بوونەتە کەسانێ زۆر باش خەڵک حەسوودی پیان بردووە